أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. بەڵێ خۆشەویستان، واتە ئیستعانە داوای یارمەتی لە خوا بکەن سوبحانەه وتەعالە لە بۆ ئەنجامدانی فەرمانەکان و خۆپارێزیکردن لە قەدەغکراوەکان بەهۆی سەبرگرتن و هەروەها بەهۆی ئەنجامدانی نوێژ. اینجا دەفەرمووە ئینەها لەکەبیرەتون، بەڵام ئەو نوێژە شاقە، زەحمەتە، قورسە، إلا على الخاشعين، إلا لەسەر ئەو کەسانە نەبی کە خاشعن، واتە لە نوێژەکانیاندا ملکەچن لە بۆ خوا، زەلیلی دەنوێنن. دیارە خوشوع بریتەوەی کەوا لە ناو نوێژەکاندا ئەو ئینسانە ڕوح و فکر و دڵ و دەرونی لە ناو نوێژەکە بیتن لە خزمەت خوای گەورە سوبحانەه وتەعالە، و هەروەها هەز بە زەلیلی و ملکەچی بکا لە بۆ خوا سوبحانەه وتەعالە. دیارە ئەو خوشوعە بە چ شێوەیەک دروست دەبێت؟ وەکو زانایان دەفەرمون لەسەر ئەو ئەساسەی دروست دەبی. یەکەم جار وەکو لەو ئاەتەدا دەفەرمی وإنها لكبيرة إلا على الخاشعين. خاشع چێنە؟ الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. ئەوانەی کەوا یەقینیان وایە کەوا دەگەنەوە خزمەت پەروەردگاریان و لە بەردەستی پەروەردگاریان ڕادوەستن، کەواتە کاتێکە ئەو ڕۆژەی دەینە پێشچاوی خۆت لە خزمەت پەروەردگارت لە قیامەت وەستای، ئیتر لە ناو نوێژەکەش بە هەمان شێوە بە خوشوع و بە خوضوعەوە ڕادەوەستی. و هەروە لە خاڵێکی دیکە کاتێکەوە خوا دەناسی سوبحانەه وتەعالە بە ئەسما و صفاتەکانی عەزەمەتی خوای گەورە دەینە بەرچاوی خۆت، و هەروەها هەز دەکەیت و لە ژێر مراقەبە و چاودێری خوای گەورە ئیتر خوشوع لە ناو دڵ و دەروون بەرامبەر بەخوا دروست دەبی سوبحانەه وتەعالە. و کاتێکەوە کو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی کاتێک هەر یەک لەنگۆ نوێژ دەکا، خوای گەورە سوبحانەه وتەعالە ينصب وجهه لوجه عبده في صلاته ما لم يلتفت. خوای گەورە سوبحانەه وتەعالە تەماشای بەندەکەی خۆی دەکاتن هەتا وەکو ئەو بەندەیە ئاور نەداتەوە لە نوێژ، خوای گەورەش ڕووی لەوە، کەواتە خوای گەورە تەماشات دەکا بە یەقینەوە، ئیتر خشوع و خضوع لە دڵ و دەروون دروست دەبی. و هەروە کاتێک بەو شێوەی نوێژ دەکەی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی صلی صلاة مودع، بەو شێوەی نوێژ بکەکەوە ئەو نوێژەت ئاخر نوێژە و کۆتا نوێژە و خواحافیزی لە دنیا دەکەی، ئیتر بەو هۆکار و بەو ئەسبابانە ئیساوای لێ دەکەوە خشوع لە ناو دڵ و دەرونی دروست دەبیتن، هەر لەگەڵ تەکبیرەی ئیحرام کە دەست بەرز دەکاتەوە. وەکو زانایان دەفەرمون هەموو دنیا بە لە پشتە خۆی بەجی بێڵی و ڕوو لە خوا بکا سوبحانەه وتەعالە، ئیتر ئەو نوێژە ئەو کاتە ئاسان دەبیتن لە بۆی کاتێکەوە بەو شێوەی بە خشوع بە خوضوع دەیکە، ئەگەرنا قورسە هەموو کەسێک ئەو نوێژەی پێ ناکرێت بەو شێوەی کە خوا دەیەوێت سوبحانەه وتەعالە.